خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بینێمە زۆر باسی ئۆتیزممان کردووە کە نەخۆشی نییە بەڵکو حاڵەتە و زۆرێک لە دایک و باوکان ترسیەوەیان لێ نیشتووە کە ئاخۆ هۆکارەکانی توشبوونی مناڵەکانیان بە ئۆتیزم چییە. هەر لەبەرەم بابەتە ئێستا بە خۆشحاڵیەوە کچە خوێندکارێک توانوێتی توێژینەوەیەک لەسەر هۆکارەکانی توشبوون بە ئۆتۆزم ئەنجام بدات. بۆ یەکەم جاریشە ئەم خوێندکارە یەکێک لە هۆکارەکانی ئۆتیزمی لە ڕێگەی توێژینەوەکەەوە خستۆتە ڕوو. ئەو خوێنکارە زۆر بەڕێز خات و ئاوێزە سلێمانە کە بێگومان ماستەریان هەیە لە بواری بۆ ماوەزانیە. ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵماندایە. خات و ئاوێزە سوپاس بۆم دەرفەتە پێمان بڵێ توێژینەوەکەی تۆ بۆچی بە دیاریکراوی لەسەر ئۆتیزم بوو بە دیاریکراوتریش گەڕایی بە دوای هۆکارەکانی توشبوون بە ئۆتیزم. سڵاوتان لێبێت. سەرەتا سپاس بۆ کەناڵی کورسات بۆ ڕەخسانی ئەو دەرفەتە. سپاسان دەکەم ڕاستی ئەو دەرفەتێکی گەورەیە. هیوادارم دایکان و باوکان و تەواوی ئەو کەسانی کە ترسیان هەیە لە توشبوو یا بە حاڵەتی ئۆتیزم بینەری بەرنامەکە بن. سەرەتا وەکو ئێوە باستان کرد حاڵەتی ئۆتیزم حاڵەتە ناچێتە قاڵبی نەخۆشی. و هۆکاریەوەی کە ئێمە ئۆتیزممان هەڵبژار بەڕاستی دەگەڕێتەوە بۆ بیرۆکەی سەرپەرشتیارەکەم لامان کاتیشدا حەز و خولیای خۆم بوو کە ئیش لەسەر شتێکین کە بەڕاستی بۆتە برین ئەمڕۆکە. ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی ئۆتیزم لە بەرزبوونەوەدایە ئێمەش پێمان وا بوو کە دەبێ توێژینەوە تەنیا بەڕێکردنی پرۆسەی ماستەر نەبێ بەڵکو لە هەمان کاتدا بتوانێت بە دوای هۆکارەکاندا بگەڕین. یعنی ئەمە لە تێزی ماستەرنامەکە تا بوو ئەم توێژینەوەیە؟ بەڵێ 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 باشە. باسی لەوە کرد ڕۆژ بە ڕۆژ هۆکارەکانی توشبوونی ئۆتیزم ڕوو لە زیادبوونە. بەپێی توێژینەوەکەی تۆ هۆکارە سەرەکیەکان چی؟ یانە هۆکاری کە تۆ دۆزیتۆ؟ ڕاستی ئۆتیزم حاڵەتێکی مەڵتی فاکتەرە واتە زیاد لە هۆکارێکی هەیە تا ئێستاش توێژینەوەی بەردەوام لەسەری دەکرێت لە تەواوی وڵاتاندا چونکە ئۆتیزم ناتوانانی ئێمە بڵین بەڵێ بەفعلی ئەمە هۆکارەکێتی دەگەڕێتەوە لەبەرەوەی لێرە هۆکاری ژینگەیمان هەیە، هۆکاری لایفستایلمان هەیە، هۆکاری جینات و بۆ ماوەزانیمان هەیە. کاتێک ئەو شتانە پێکەوە تەئسیر دەکەن لەسەر منداڵەکە وا دەکا ئەو حاڵەتە نەخوازراوی تێدا بەدی بکرێن. بەڵام ئەو ڕۆکە مشکلەیەکی گەورەتر هەیە بێتکە کە بۆتە پاڵنەر. ئێمە پێشتریش لە ساڵانی ڕابردوو تەماشا بکەین ئۆتیزممان هەبووە بەڵام بۆ ڕادەی ئێستا بەرز نەبووە. هۆکاری بەرزی ئۆتیزم لە ئێستادا بەشێکی بۆ بەکارهێنانی شاشە و ئایپاد دەگەڕێتەوە. ئەمن هیچ کات لەگەڵ ئەوە دانیم کە بەشێک لە دکتۆرەکان ئاماژە بۆ دەکەن نەخێر شاشەی هیچ کاریگەریەکی نییە بە پێچەوانەوە. ئەوە هاندەرێکە واتە دەچێتە قاڵبی فاکتەر هۆکار یەکێکە لەو هۆکارانی کە تەئسیر لەسەر بەرەو ئۆتیزم بوون دەبات. زۆر باشە. خات و ئاوێزە توێژینەوەکەی تۆ بە تایبەتر لەسەر ڕۆڵی ڤیتامین و کانزاکانە لەسەر توشبوون بە منداڵی ئۆتیزم. بابزانین ڤیتامین و کانزاکان ئەمانە چۆن کاریگەریان هەیە لەوەی کە منداڵ یاخود ئەمانە پاڵنەرێک من هۆکارێک من بۆ توشبوونی مناڵ بە ئۆتیزم؟ لا نەخان ئێمە ئیشمان لەسەر ڤیتامین دی ڕیسێپتەر جین کردووە واتە ڕیسێپتەری ڤایتامین دی. حتمما کاتێک ئێمە خۆراکێک دەخۆین دەڵێن لاشەمان پێویستێتی خانەکان پێویستێتی ئەو پێویستێت چۆن دەگا بە خانەکان چۆن دەگا بە مێشک حتمما پێویستی بە وەرگر هەیە. ئێمە ئیشمان لەسەر وەرگری ڤیتامین دی کردووە. وەرگری ڤیتامین دی واتە ڤیتامین دی ڕیسێپتەر جین. ئەو جینە هەستاین سێ پۆزیشنمان لێ وەرگرت. لەو سێ پۆزیشنانە یەکێکیان دەرخەری ئەو ڕاستێ بوو کە بەڵێت تێکچوون لەو پۆزیشنەدا تەئسیر دەکات بۆ لەسەر منداڵانی ئۆتیزم. واتە بە تایبەت کەمی ڤیتامین دی مەبەستە خات و ئاوێزە؟ نەخێر تێکچوون لە ڕیسێپتەرەکەی لا نەخان. ئێمە ئەگەر بە نمونەیەکی بەسیط بهێنەوە پلاک و سویچ پلاکمان هەیە. کاتێک ئێمە پێویستمانە ئەو شتە بگات بە خانە پێویستە بێگرتن هەبێ وەنیە کە ئەو کە بۆ نمونە ئێمە سویچ پلاکەکە سێ قوفڵی هەبێ لە کاتێکدا پلاکەکە دوو کونی هەیە بۆی تۆ بیگەێنی ناگات ئەو شتە. ڕێک بۆ شێوازەیە ئێمە کێشەمان لە ڕیسێپتەردا هەیە. ئەگەر بێت و ڕێژەی ڤیتامین دی لە جسمدا بەرزی و نزمی هەبێ ئەگەر ڕیسێپتەرەکە ئیژنەکە ناگات.
ئەوە وا دەکات تەئسیر بکات لەسەر گەشەی خانەکانی مێشک. ڕۆڵی زینک و ڤایتامین دیش ڕۆڵێکی گرنگیان هەیە لە گەێنەری سیگناڵەکانی چۆنڵی دەمارەخانەکان. یعنی تۆ بۆ دەرکەوتووە کە کێشەی و ڕسێفتەرەی کە تۆ باسیەکەی لە نێو مناڵی توشببووی ئۆتیزمدا زۆرە بۆیە هۆکارەکانی ئۆتیزم زۆرە؟ دەڵێن ئەوەیەکێکە لە هۆزارەها هۆکارە ئێمە بەڵێ ناتوانین بڵێن 100% ئەوە تەواو بەس ئەوە هۆکاری ئۆتیزمە، چونکە ئێمە جیناتیشمان هەیە، هەندێک حاڵەتمان هەیە بەڕاستی بۆ ماوەیە لە داک و بابەکەیەوە تەئسیر دەکات، چونکە هەبووە لە عایلەدا 3 بۆ 4 منداڵی ئۆتیزمی هەیە. ڕاست باش خات و ئاوێزە تەبەن هەموو توێژینەوەیەک لە ئەنجامی چۆنەڵێها کێشەیە گرفتێک دەبێ هەبێت اینجا توێژینەوەیەکی بۆ ئەنجام بدرێ. بۆچی خات و ئاوێزە بیری لەوە کردەوە لەسەر هۆکارەکانی توشببوونی منداڵ بە ئۆتیزم کار بکات؟ پێت وا بوو ئەنی پرسیارەکەشم پێشتریش کرد بەڵام پێم خۆش بوو وەڵامەکەم زیاتر لاڕوون بێ. پێت وایە ڕێژەکە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە زیادبوونە هەموو جوڵە و گرفتێکی مناڵ ئێستا وای کرد و دایک و باوک زۆر ئەترسن، ینی مناڵەکەی حرەکەیەکەکە ئەڵەن حرەکەکە ئۆتیزمی چەند خۆ مناڵە بێ حرەکە بکە، یعنی ئێستا وای لاتۆ باوەڕ کە دایک و باوک ئێستا ئەم تەوەری من و تۆ بینن دانیشتون بە دیارمانەوە دایک و باوکی ئەڵێ ئەگەر ئایپاد و مۆبایلەکە نیەمە دەست مناڵەکە ڕەنگە تووشی ئۆتیزم بێ، ینی ئەم بۆچوونەکەی وایە. بۆچی ئەم حاڵەتانی ئۆتیزم لە کوردستان هەمیشە ڕوو لە زیاد بوونەکەن؟ بۆچی مەسەلەن بیر لەوە نەکراوەتەوە ڕێگە چارەیەک دابنرێت، میکانیزمێک دابنرێت لەسەر شێوازی بەکارهێنانی ئایپادەکان، چوزانم بەکارهێنانی ئەو ڤیتامینانە، نەقسی ئەو ڤیتامینانە، پشکنینی پێشوەخت هەیە نییە لە توێژینەوەکە تامانە هەمووی باس کراون؟ بەتەکیت ئەمە ریسرچ پرۆجێکتەکەمان ینی هەموو ئەو معلوماتانە لە خۆ دەگرێت، چونکە ئێمە زانیاری دایک و باوکەکانی ژۆر دەکەین، بەڵام خۆت دەزانی لە کوردستان لەبەر شوێنی نەگونجاو بۆ توێژینەوە و لە هەمان کاتدا کۆست و بەربەسی زۆر دێتە پێش. ئەگەر نا بۆ من باشتر بوو کە بەڕاستی لەبەرەوەی خوێنی دایک و باوکەکانی شمەرگرت و توێژینەوەکەم لەسەر خودی دایک و باوکەکانیش ئەنجامدا بە بۆی زیاتر بەدووە ئەو پرۆژەیەدا بچن، بەڵام بەڕاستیەوە پێویستە کۆستێکی زۆری دەوێت. ئەوەی کەم وای کرد وە گوتم پێشتریش ئەمە ئۆتیزممان هەڵژار بەڕاستی سەرپەرشتیارەکەم دیگوت کە پێی وایە ئەوەی ئەساسیەتۆ لە کۆمەڵگادا هەر بەڕێکردنی پرۆژەی ماستەرەکەت نەبێ تۆ کە شتێک دەکەی باجەیەک بگرێت، یعنی ئیسفادەیەک بێنێ بە کۆمەڵگا. بەکارهێنانی شاشە و ئایپاد بەڕاستی پێشتریش چەند بەرنامەی دکتۆرین بینیوە کوتیانە نا ئەوە هیچ کێشەیەک دروست ناکات بە پێچەوانەوە. پێم خۆشە خەڵکی هۆشیار ببنەوە بە دوواداچوونەکاندا بچن، بە دوای توێژینەوەی ساڵانەدا بچن. لە زۆربەی توێژینەوەکان تماشام کردووە یەکێک لەو فاکتەرانە بەرکەوتنی شاشە لە خوارد و ساڵ زیانێکی زۆر بە گەشە و خانەکانی مێشک دەگەینێت، چونکە تۆ ئەو منداڵە سابت دەکەی لەسەر شتێک، ئەوەش دنیای واقعی بۆ دەگۆڕێ دنیایکی ئەفلام کارتۆنی. بۆیە باشترین شت ئەوەیە پێش لە بربەستەکان بگنی. ئێمە منداڵی چۆمڵی ناسیاوێکمان هەستین شاشەمان لێ بە دوورخست، بە هیچ جۆرێک شاشەی نەبینی. ئێستا منداڵێکی چوست و چالاک و زیرەک و قسەزانە بە پێچوانەوە منداڵ هەیە لەبەر بەرکەوتی شاشە هەتا ئێستا کە تەمەنی 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵە ناتوانێت قسە بکا بە تەواوی. زۆر ڕاستە. باشە کاوتە خات و ئاوێزە لە ئەنجام یاخود دەرەنجامی توێژینەوەکەی تۆ گەیشتی بەچی چۆن ئەتوانرێت سوود لەم توێژینەوەی تۆ وەرگێت بۆ ئەوەی کە هیچ نەبەیەکێک لە هۆکارەکانی ئۆتیزم کەم کرێتەوە لە لای مناڵ و حاڵەتەکانی ئۆتیزم کەم بێتەوە؟ ئەمەی کە لەسەر شاشای بینن دیارە دەنگی خات و ئاوێزە بڕای وادارین بگەڕێتەوە. ئەمانی کەی بینن بەدەستێنانی تێزی ماستەرنامەیەکە هی خات و ئاوێزەیە بێگومان ئاوێزە سلێمان کە توانی بڕوانامەی ماستەر لە بواری بۆ مۆوەزانی بەدەست بێنێ بە تایبەتی لە دۆزینەوەی یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە ئۆتیزم، ڕۆڵی ڤیتامینەکان ڤیتامینە جیاوازەکان لە
توژبوون بە ئۆتیزم خۆشبەختانە توانێتی ماستەرنامەکەی بەپرەی زۆر باش بەدەست بێنێت و وەکو خۆشی باسی کرد سەرپەرشتیارانی توێژینەوەکی پیان و توی هیوادارین تەنها لە بەڕێکردنی تێزی ماستەرنامەیەکان نەمێنێتەوە بەڵکو بتوانێت بە کردداری ڕۆڵی هەبێت لە کەمکردنەوەی ڕێژەی توژبوون بە ئۆتیزم. یەکێک لەو خاڵانەی کە خاتو ئاوێزە زۆر پێداگیری لەسەر کرد ئەوە بوو بەکارهێنانی کەمی شاشە و ئایپاد و مۆبایلەکان. نمونەی مناڵی هێنایەوە لەوەی کە ئەو مناڵێک مەسەلەن گەیشتۆتە تەمەنی 3 ساڵ توانێت کەمی قسەی هەبووە وانە ئەگەر ئەمانی لێ دوورکەیتەوە ئەکەوێتە قسەکردن. خاتو ئاوێزە گەڕاوەتەوە لەگەڵ من بۆی درێژە بدا بە باسەکەمان. خاتو ئاوێزە ببوورە دەنگ بچڕە. ئەگەر ئێستا گوێویستی ئێمە کاگاری داوای لێ بردن من هەیەوە بزانم زۆر ئاسایی ڕاستی بۆ ئەوەی بەڵێ فەرموو. بۆ بابەتی توێژینەوەکەی من چۆن بڵێ وەکو دڵۆپەیەکە لە بەحرێک ئەنی ئێمە ئەگەر بمانەوێ دەرئەنجامی باشتر کاری باشتر بکەین خزمەتی منداڵانی ئۆتیزم بکەین بەڕاستی پێویستمان بەمواد بە شوێنی گونجاو هەیە بۆی توێژینەوەی باشتر بکەین چکە بەڕاستی من توێژینەوەکە بۆ خۆم ئیشم لەسەر کردووە ئەنی هەر لە کۆکردنەوەی سامپڵەکانەوە هەتا دەرئەنجامی کۆتایی هەنگاو بە هەنگاو بۆ خۆم بە وردی ئیشم لەسەری ئەمانەتێکە یەک پرسیار ئەگەر بێت و قسێکی جوانەکەوت دەگەر میکانیزم لە بەردەستا بێت و بتوانێت توێژینەوەی تر ئەنجام بدرێ ئەتوانرێت ڕێگری لە توژبوون بە ئۆتیزم کەم بکرێتەوە نەکەو مناڵی کە توش بووە مەبەستم لەو نییە بۆ مناڵێک توش بێ ئەبێ مامەڵی لەگەڵاکەی لە ڕێی تەعاملەوە بەڵام ئێستا زۆر دایک و باوکی ئەیانەوێت منداڵ بخەنەوە باشە لە ئێستاوە بەرنامەدا بنرێ بۆیان کە بەم جۆرە مەسەڵەن کوڕکچێک کاچنە پرۆسیا سەرگیریەوە هەندێک میکانیزم هەیە جێبەجێ بکەن هەندێک ڤیتامینێ بیخۆن هەندێک ستایلی ژیانێ بیگۆڕن ئەگەری هەیە 100% منداڵەکەتان ئۆتیزم نەبێت ئەمانە دەکرێت لە ئێستاوە ئێمە یەک شت هەیە کاکاری ئێمە ناتوانین 100% بدەین لە هیچ شتێکدا لە عیلمدا هیچ کاتێک 100% نادرێت چونکە بڵێ و نەڵێ ئێمە کە فاکتەرێکمان کەم کردەوە هۆکارێکمان کەم کردەوە گرنتی چیەکە هۆکارەکانی کە کەم کراونەتەوە ئێمە ناتوانانی چاودێری بە تەواوی لە ئێستادی ژیانی کەسێک بکەیت جگە لەوەش ئێمە گوتمان ئۆتیزم بەشێکی بۆ ماوەیە لەوانەیە لە باوانەوە بێت بۆ داک و بابەکان بێت بۆ وچەکانیان یعنی کاتێک ئێمە دەڵێن بۆ ماوەزانی دەڵێن بواری جێنەتیک جینات تەسیری هەیە ئەوەیە ئەساسن یعنی شتێک ڕێگری لێ بکرێ ئێمە دەتوانین بۆ نەهۆکارێکی لەکەم بکەینەوە تۆ کە شاشە و ئایپاد لێکم کردەوە ڤیتامینەکان ئەو منداڵە گەشەی مێشکی باشترە لەوەی کە هەر هیچ شتێکی بۆ نەکرێ ینی چۆن بڵێ ئەگەر بەشێک لە هۆکارەکان ڕاست بکرێنەوە لا ببردرێن لەو حاڵەتەدا احتیمانی ئەوەیە تۆ منداڵێکی ئەگە 100% تەندروستیشت نەبێ لانیگەم 160 تەندروستە 170 تەندروستە فەرقی هەیە لەوەی تۆ منداڵێک بە ئیهمالی پەروەردە بکەین. زۆر ڕاستە دەستە خۆش بە خات و ئاوێزە سوپاس بۆ تۆ هیوادارین وەکو ئاریش باسی لێوە کرد ئەم توێژینەوە هەر لە باری ئەم وەرگرتنی ماستەرنامەکەیانە بێ و کاری جدیتری لەسەر بکرێت دووبارە سوپاس بۆ زانیارەکانت هیوادارین کۆمەڵگاش سوود لە توێژینەوەکی تۆ وەرگرێت. سپاسان دەکەم سپاس بۆ دەرفەتێک کەناڵی کورسات لێرە سپاسی تاک بە تاکی ئەوانە دەکەم کە هاوکار و پاڵپشتی من بوون بۆ بە ئەنجام گەیاندنی ئەو توێژینەوەی. زۆر سپاس بۆ تۆ دووبارە پیرۆزە بە هیوای بەردەوامی و کاری زانستی باشتر و لە پێناو و پێشخستنی ئەم بوارە چون کە بەڕاستی ئێستا کۆمەڵگای کوردی زۆر پێویستی بەم بابەتێ. زۆر ڕاستە ئێمەش هیچمان